بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمەی بنەڕەتی بەردەوامم لە لاپەڕە 85. لێرە گەیشتمە شیکاری پرسیارەکان. پرسیاری 27 لەوانەی وەرزش سێیەکی خوێندکاران یاری تۆپی باسکەیان هەڵبژارد، 4/15 یاری تۆپی باڵەیان هەربژارد، ئەوانی مانەوە یاری تۆپی پێیان هەڵبژارد. واتە بوونە 3 بەش، هەندێکیان هەر 3 کەس 1 کەس یاری تۆپی باسکەی هەڵبژارد، هەر 15 کەس 4 کەس یاری تۆپی باڵای هەربژارد، ئەوانی دیش کە نازانین بەشەکە چەندە یاری تۆپی پێیان هەڵبژارد. پرسیارەکە لێرە کام یاری لەلایەن زۆرترین ژمارە لە قوتابیان هەڵبژێردراوە. لێرە ئەمە نازانین خوێندکارەکان چەندن و پێویستیش ناکا بزانین چەندن لەوانەکە یان لە پۆلەکە، بەڵام پێویست دەکا بزانین زۆرترین کەس چی هەڵبژارد، ئایا تۆپی باسکە یان تۆپی باڵە یان تۆپی پێ. ئەو پرسیارە هەتا بڵێ زەحمەتە، زۆر وردەکاری تێدایە، لە هیکەوە لە ناکاو پرسیارەکی ئەوها زەحمەت هات، دەبوایە 2-3 پرسیاری ئاسانتر بێ هەتا پاشان بگەینە پرسیارەکی لەو جۆرەی. ڕەنگە خوێندکاران لە خۆیان بپرسن چەند کەسن لە پۆلەکە، یان لەبەر چ کەرتەکان یەکە ژێرەکەیان ئەوها ئاڵۆزە، یەکەچیان ژێرەکەی 3ە، ئەویت کە ژێرەکەی 15ە، چ بکەم چ نەکەم هەتا وەڵامەکەی بەدەست بێنم. یەکەم شت ئەمن لێرانە تۆزێک ڕوونتری دەکەمەوە وابزانم، ئەمن دەینم یەکەم جار تۆپی باسکە چەند کەس بوون هەڵیان بژارد، ڕێژەکەی دەزانم، کەسەکان نازانم، پێویستیش ناکا بزانم. ڕێژەکەی سێیەکی خوێندکاران، واتە هەر 3 کەس 1 کەس تۆپی باسکەی هەڵبژارد یان یاری باسکەی هەڵبژارد. ئەوانی دیکە ڕێژەکەی دیسان دەزانم، تۆپی باڵە چەند بوون، ڕێژەکەی تەنیا دەزانم، هەر 15 کەس 4 کەس هەڵی بژارد، لە هەر 15 کەس 4 کەس. ئەوانی مانەوە کە نازانم ڕێژەکەیان چەندە، بەس دەتوانم بەدەستی بینم ئەوانی مانەوە چیان هەڵبژارد، تۆپی پێ، کە نازانم ڕێژەکەیان چەندە. پێش هەموو شتێک پێویستمە بزانم ڕێژەکەیان چەندە هەتا بزانم بەراورد بکەم، بەڵام پێشی ئەوەی ئەمن ڕێژەکەی بزانمی تۆپی پێ، با بزانم ئەوانە کامە لەو کەرتانە لەوی دیکە گەورەترە، یان ئایا قوتابیەکی زۆر باسکەی هەڵبژاردیە یان باڵەی هەربژاردیە. واتە ئەمن دەبی ئەو 2 کەرتەی هیچ نەبی بەراورد بکەم، 1/3 و 4/15 بەش، کامە گەورەترە، کامە کەرت گەورەتر بوو ئەوە قوتابیان زیاتر ئەو یاریان هەڵبژاردێت، جارێ تەنیا بەراورد لە مابەینی ئەو 2 یاریە، تۆپی باڵە و تۆپی باسکە. هەتا بتوانم بەراورد لە مابەینی ئەو 2 کەرتەی بکەم، پێویستمە ژێرەی تەمەشای ژێرەی کەرتە ژێرە گەورەکەی دەکەم، نەک کەرتە زۆرەکە، کامە ژێرە گەورەیە، 15 یان 3 بێگومان 15 گەورەیە، ئایا دەتوانم ئەو 3ش بکەمە 15 وەکو ئێرە؟ بەڵێ
جارانی پێنجی دەکەم. واتە ئەمن دەینم 1/3 جارانی پێنجی دەکەم سەرە و ژێرە هەتا هەر نەبی بزانم لە مابەینی باڵە و باسکە کامەیان گەورەترە 4/15 یان 1/3 کە ئەمن جارانی کەرتەکەم جارانی پێنجی کرد سەرێ و خوارێ کەرتە چینوێن بەدەست دێ کە هاوتایە لەگەڵ ئەو کەرتەی کامە کەرتە 5/15 ئەو جە ئێستا کەرتەکەی جاران ئەوەی لا دەبم 5/15 بەراورد دەکەم لەگەڵ 4/15 واتە سەرەی کەرتەکان بەراورد دەکەم چونکە خوارە یەکە تەمەشای سەرەکەیان دەکەم کامە سەرەی گەورە بوو ئەو کەرت هەمووی گەورەترە چونکە 5 گەورەترە لە 4 کەواتە زیاتر تۆپی باسکەیان هەڵبژاردیە نەوەک باڵە هەر ئەوەندەم زانی کە لە هەر 15 کەسی 5 کەس تۆپی باسکەی هەڵبژاردیە لە هەر 15 کەسیش 4 کەس پێویست ناکە ئەم بزانم چەند کەس بەس پێویست دەکا بزانم زۆرترینیان باسکەیان هەڵبژاردێ یان باڵە ئێستا هەر نەبی زانیم کە باڵا لەگەر نییە باڵا کەمترین کەس هەڵی بژارد جارێ هیچ نەبی دەزانم تۆپی باسکە زیاترە لە باڵە واتە باڵا هەر هیچ نەبی وەڵامی پرسیارەکەی من نییە باشە ئەدی ئێستا بزانم چەند کەس تۆپی پێی هەڵبژاردیە ئەمن دەینم ئەوە لێرە زەحمەتیەکە لەوەیە ئەمن لێرە دەبی بینم ئەو دوو کەرتەی کۆ بکەمەوە هێشتاش وا بزانم نەگەیشتینە کۆکردنەوەی کەرتەکان هەرچەندە ڕەنگە لە پۆلەکانی دیکە کۆکردنەوەی کەرت هەبی بەڵام کۆکردنەوەی کرد ئەگەر ژێرەیان یەک بووە چی ئێرە زۆر ئاسانە هەر زۆر ئاسانە چ دەکەم تەنیا سەرەکەیان کۆ دەکەمەوە ژێرەکەشان یەک ژێرەی دەنووسم واتە 4/15 کۆ 5/15 دەکا 9/15 زۆر بە ئاسانی با لێرەیان دانێمەوانە جارێ کە هەردووچیان ئەمن کۆ دەکەمەوە ئەو کەرتەم بەدەست دێ 9/15 لەبەر چ کۆ دەکەمەوە هەتا بزانم چەند کەس تۆپی پێیان هەڵبژاردیە چونکە ڕێژەکە ژێرەکەی 15ەیە واتە زەحمەتێکە لێرەیە ڕۆنکەمەوە واتە ئەوانەی تۆپی باڵە و باسکەیان بەیەکەوە هەڵبژاردیە 9 کەسن لە هەر 15 کەس ئەدی ئەوانەی تۆپی پێیان هەڵبژاردیە چەندن ئەمن دەبی بینم 15 9 لێ بڕوە 15 9 لێ بڕوە دەکاتە 6 واتە 6 کەس لە هەر 15 کەس دەبی تۆپی پێیان هەڵبژاردبی بەو جۆرەی زەحمەتێکە ئەمن دەرێم لەوێن دەرەیە واتە 6 کەس چونکە هەمووی ڕێژەکە دەبی بکە 15/15 بەڵام ئەوە مانایەوە نییە 15 قوتابی هەیە لە پۆلەکە مانای ئەوەیە تەنیا لە هەر 15 کەس ئێستا ئەگەر بەهات بێ و هەموو پۆلەکە 15 کەس بی ئەگەر گریمان ئەگەر پۆلەکە هەمووی 15 کەس بی لەو 15ی ئەو هایە 4یان تۆپی باڵە هەردەبژێرن 5یان تۆپی باسکە هەڵدەبژێرن 6یان تۆپی پێ هەڵدەبژێرن چونکە من ئەگە کۆ بکەمەوە 4 و 6 10 5 15 لە 15 ئەگەر بێ و لە پۆلەکەی 30 کەس بن لە جیاتی 15 دوو ئەوەندە بن ئەو کات دوو ئەوەندەی 4 واتە 8 کەس تۆپی باڵە هەردەبژێرن 12 کەس تۆپی پێ هەڵدەبژێرن 10 کەسیش تۆپی باسکە هەڵدەبژێرن هەروەها ئەگەر 150 کەس بن 40 کەس تۆپی باڵە هەردەبژێرن 60 کەس تۆپی
پێ هەڵدەبژێرن 50 کەس تۆپی باسکە هەڵدەبژێرن بەو جۆرەی ئەمن دەتوانم بزانم زۆرترین خوێندکاران چیان هەڵبژاردیە. وەکو گوتم ڕێیەکی ئاسان نییە، دەبی ئەمن بزانم کەرتەکان کۆکەمەوە، دەبی ئەم بزانم هەموویان خوێندکارەکان یان 1 لە 1 یان 15 لە 15 یان 100 لە 100 ئەوجە پاشان دابەشیکەم. وەکو گوتم ئەوە ڕێیەکە لە ڕێیەکانی دیتنەوەی ڕێژەی زۆرترین خوێندکاران کە تۆپی پێیان هەڵبژاردیە. هیوادارم ڕوونکردنەوەکەم ڕوون بی. ئەگەر ڕوونیش نەبوو هیچ نییە، چونکە پرسیارەکە هەتا بڵێ قورس و دژوار بوو. پرسیارەکی زەحمەت بوو. لە پرسیارەکی زەحمەت لۆ پرسیارەکی هەتا پرسیاری 28 هەتا ڕادەیەک پرسیارەکی نازانستیانەیە. ئێستا ڕوون دەکەمەوە لە بەرچ. هەڵەکە لەکوێیە؟ دایکی ئاری پیتزایەکی کوارگی کردە 8 پارچە یەکسان. زۆر باشە هەتا ئێرە. و پیتزایەکی پەنیریشی کردە 12 پارچە یەکسان. ئەوەش زۆر باشە. 2 پیتزای هەیە دایکی ئاری، یەکەچیان دەکاتە 8 پارچە یەکسان، یەکەچیان 12 پارچە یەکسان. دوای خواردنی نیوەڕۆ 3 پارچە لە هەر جۆرەک ماوە. ئەوەش هەر تەواوە. ئاری بە دایکی وت ئەو 2 هێندە، واتە ئەو 3 پارچەیە کە مایتەوە لە هەردوو پیتزایەکە یەکسانن. کوا هەڵەی ئاری؟ لێرە نەک هەڵەی ئاری، لێرە هەڵەی ئەو کتێبەی دیار دەبی کە ئێمە هەرگیز ناتوانین 2 پیتزای بەراورد بکەین کە یەکەچیان کوارگە و یەکەچیان پەنیرە بەبێ ئەوەی ڕوونکەینەوە کە پیتزایەکان لە بنچینەدا یەکسانن. چونکە ڕوون نەکرایەوە، ڕەنگە پیتزایە گەورە بی یەکەچتکە گچکە بی، نیوەی ویبی، ناتوانین بەراورد بکەین بە پارچە. کەواتە ئەو پرسیارە نازانستیە بە چاوی من و هەرگیز ناتوانین بەراوردی ئەو شتانە بکەین. هەرگیز ناتوانین بڵێن کە ئاری هەڵەی کردیە، چونکە ڕەنگە ئاری ڕاست بکە. پیتزایەکیان گەورە بی، یەکیان بچووک بی، هەرچەندە کردیتمانە 12 پارچە وا دەزانین پارچەکان گچکەنە، هیچ مەرجنیە پارچەکان گچکە بن، ڕەنگە وەکو یەک بن. کەواتە ئەو پرسیارەی ئەمن بەجێ دەهێڵم بۆ گفتوگۆ لەسەرکردن. بەڵام ئەگەر بەهات بە پیتزایەکان هەردووچیان پەنیر بان، ئەوەش زۆر زۆر گرنگە. دەبی لە یەک شت دروست بکرێ، دەبی یەک تیرەیان هەبی، دەبی یەک چیوەیان هەبی، دەبی یەک ڕووبەریان هەبی، ئەو جا دەتوانین پیتزای بەراورد بکەین. دەبی هەمان شت بن لە هەموو ڕۆیەکەوە، نەک یەکەک پەنیر بی و یەکەک کوارگ بی و یەکەک شتەشکە بی. ئێستا دێمە لای پرسیاری 29. کەرتێکی هاوتە بۆ کەرتی 8 بەش لە 23 بنووسە. زۆر ئاسانە کەرتی هاوتا بنووسم بۆ 8 بۆ 23. سەرەی کەرتە و ژێرەی کەرتەی جارانی هەرچ ژمارەکی تەواوم بۆیە دەکەم. جارانی 2 دەکەم، جارانی 3 دەکەم، جارانی 4، جاران 10، جاران 100 بە کەیف خۆم. بەڵام لێرە مەرجیان لۆ دانایمە. بە مەرجەک سەرەکەی سەری کەرتەکە، سەرە واتە 8ەکە، سەری کەرتەکە ببیتە 16. زۆر ئاسانە. سەرەکوو دەبیتە 16. ئەگەر جارانی 2 کرد واتە خوارەکەش ژێرەکەش جارانی 2 دەکەم، لە هەمان کات بزانم کەرتەکە دەبیتە چ، واتە 8
هەشت کەرتەکەم 8 لەسەر 23 جارانی دووی دەکەم جارانی دوو چونکە دەیانەوێت سەرەی کەرتەکە ببیتە 16 واتە دەبی ئەمن جارانی دووی بکەم 8 جاران دوو کردمە 16 تەواو 23 جاران دووش دەکاتە 46 چونکە دوو جاران سێ 6 دوو جاران دووش 4 ئێستا کەرتەکەم بەدەست هات کەرتەکە هاوتایە لەگەڵ 8 لە 23 کەرتەکە 16 لە 46 ئێستا چ دەکەم ئەو پرسیارە دوو لقە یان دوو بەشە ئێستا کەرتەکەی کە بەدەستم هاتیە بەراورد دەکەم لەگەڵ 16 لە 43 کە چەندە نەدەبوو پرسیارەش دوو لق بە سەر لێ شێواندنە بەڵام نازانم هەندێک جا پرسیارەکان زۆر ئاسانن هەندێک جاریش زۆر سەخت بەراوردی دەکەم کەرتەکەی خۆم کە بەدەستم هات لەگەڵ 16 لەگەڵ لەسەر 43 و بزانم چ ڕوو دەدا 16 لەسەر 43 لێرە دەنووسمەوە 16 و 43 بەراورد مانای چییە؟ واتە ئەمن دەبی بنووسم ئایا ئەو کەرتە گەورەیە یان ئەوە یان وەکو یەکن یان کامە گچکەترە واتە ئەمن دەبی ڕیزبەندێکی بنووسم ئەمن ئێستا تەمەشای ئەو دوو کەرتەی دەکەم با یەکەچیان ئەوها با ئەوە شین بی با ئەوەش سەوز بی تەماشای کەرتە شینەکەی دەکەم ئەوەی بە شینی نووسرایە 16 بەش لە 46 بەش ئەوی دیکە بە سەوزی نووسرایە 16 بەش لە 43 سەرەی کەرتەکان یەکە واتە هەمان ژمارەیە ئەگەر سەرەی کەرتەکان هەمان ژمارە بوو دەچم تەمەشای ژێرەی کەرتەکان دەکەم شینەکە 46ە کەسکەکە 43 کامە کەرت ژێرەکەی گچکە بوو گچکەتر بوو ئەو کەرت هەمووی گەورەترە واتە کەرتە سەوزەکە گەورەترە ئێستا دەنووسم لەلایەکی ئەگەر جێم هەبوو دەنووسم با لەلایەشکە بنووسم لێرە با بنووسم دەنووسم کەرتی 16 بەش لە 43 گەورەترە لە کەرتی 16 لە 46 گەورەترە ئەو هێمایە کو دەنووسم گەورەترە هێمایە کە ئەگەر تەمەشایکەن لایەکی تیژی هەیە ئێرە تیژە ئەو لایەشی کرایتەوە لایە کراوەکە هەمیشە بەرامبەری ژمارە گەورەکەیە واتە ئەمن نەمدەتوانی ئەوها بینووسم لایە کراوەکە نابی بەرامبەری ژمارە گچکەکەی بی ئەوە هەڵەیە دەبی لایە کراوەکە هەمیشە بەرامبەری ژمارە گەورەکەی بی واتە ئەم نەگەر لێرە ژمارە 4م هەبوو لێرەش 21م هەبوو چ هێمایەکی لە مابەینی دەنووسم ئەو هێمایە یان ئەو هێمایە ئەو هێمایە کە ئەو لایە کرایتەوە لێرە ئەوها دەینووسم کراوەکە بەرامبەری گەورەکەیە ئەو جەخینەوە کە دەخینمەوە 4 بچووکترە لە 21 واتە لە ڕاست دەیخینمەوە لۆ چەپ یان دەخینمەوە 21 گەورەترە لە 4 واتە هێمایەکە خینەوەکە بە کەیف خۆم دەخینمەوە بەڵام هەمیشە دەبی ئەو لایە کە کرایتەوە بەرامبەری ژمارە گەورەکەی بی هەمیشە لایەکەی دیکەی کە تیژە نوکە تیژەکە نزیک بی لە ژمارە گچکەکە خینەوەکەش بە کەیف خۆمە لە ڕاست بەڵام ئەمە فێر بووینە لە ڕاست لۆ چەپ دەخێنینەوە 4
بچووکترە لە 21. بەو جۆرەی زانیمان ئەگەر دوو کەرتمان هەبوو سەرەکانیان وەچی یەک بوو کامە کەرت ژێرەی گچکە بوو ئەو کەرت هەمووی گەورەترە. واتە ئەگەر 4 لە 7 هەبوو لایشکەش 4 لە 9 هەبوو کامە کەرت گەورەیە؟ پێکومان ئەوە، چونکە ژێرەکەی گچکەتر لەو ژێرەی کەواتە کامە هێمای دەنووسم لە مابەینەکەی؟ هێمایەکە دەبی ئەوها لایە کراوەکەی بەرامبەری کەرتە گەورەکەی بی. هیوادارم ڕوون بی. ئێستا تەواو بووم لەو پرسیارانە بچمە لای پێداچوونەوە و ئامادەبوون بەهای هەر یەکە لە بڕەکان ببینەوە ئەو کاتەی کە پیتی د لابە یەکسانە چووکە پیتی د بە 2 فاریزە 3 لە 10 و پیتی ب یەکسانە بە 0 فاریزە 7 و پیتی س یەکسانە بە 5 فاریزە 4 لە 10. من چ دەکەم؟ تەمەشای بڕەکەی خۆم دەکەم. دەبینم نووسرایە لە پرسیاری سی د کەم ب کۆ س. ئەمە چ دەکەم؟ دەکەی لا دەبم لە جیاتی دەکەی دەنووسم 2 فاریزە 3 2 فاریزە 3. واتە من دەکەی دەستڕمەوە دەنووسم 2 فاریزە 3 هەراوها بە شینی با بنووسم 2 فاریزە 3 ئەوها 2 فاریزە 3 لە جیاتی دەکەی. کەمەکەی وەکو خۆی دەنووسمەوە کەم هەیە لە پاشی دەکەی کەمەکەی دەنووسمەوە. ئێستا گەیشتمە لای ب چەندە؟ دەچمە ئێرە تەمەشا دەکەم ب 0 فاریزە 7 ئەمیش دەنووسم 0 فاریزە 7 بەکەی لا دەبم. دوایە کۆ هەیە کۆیەکەی دەنووسمەوە. دوایە چ هەیە؟ پیتی س هەیە تەمەشا دەکەم پیتی س دەکاتە 5 فاریزە 4 ئەمنیش دەنووسم 5 فاریزە 4. ئێستا زۆر ئاسانە 2 فاریزە 3 کەم 0 فاریزە 7 دەکەم 3 7 لێ بڕوا نابی 3 کچکەیە 7 گەورەیە دووەکەی خورد دەکەمەوە ئەوەی تەنش سەیەکەی سەیەکە دەبیتە 13 دووەکەش دەبیتە 1 13 7 لێ بڕوا دەکاتە 6 لێرە دەنووسم بە سۆری بنووسم دەکا 6 فاریزەکە دێتە خوارێ دووەکە بووە 1 یەکیش 0 لێ بڕوا هەر 1 ئەو جە کۆیەکەی دەنووسمەوە وەکو خۆی ئەو کۆی ئێرە 5 و 4ەکەش وەکو خۆی جارێ دەنووسمەوە هەنگاوی دووەم کۆیان دەکەمەوە ئەو دوو ژمارانە 1 و 6 و 5 و 4 6 و 4ەکەی لەگەڵ 1 کۆ دەکەمەوە 6 و 4 دەکات 10 واتە دەنووسم 0 فاریزەکەش دەیمە خوارێ 1 و 5ش لەگەڵ 1 کۆ دەکەمەوە دەبتە 6 یەکەکیشم هەبووی دەیەکەی دەبیتە 7 واتە بڕەکە بووە 7 فاریزە 0 ئەگەر بمەوێ فاریزە و سفرەکەش لا دەبم تەنیا دەنووسم 7 بەڵام پێویست ناکە ڕوونی دەکەمەوە کە ئەو بڕا واتە کەم کۆ س بووە 7 چونکە ئەمن دەکە دەمزانی چەندە بەکە دەمزانی چەندە سەکە دەمزانی چەندە. ئەوە تەواو بووم لەو پرسیارەی. چمە لای پرسیاری 31 پرسیاری 31 ب کەوانەم هەیە ب جاران 5 کەوانەم هەیە کۆد
ئەمن دەینم لە دەستە ڕاست دەست پێ دەکەم کەوانەکەی جارێ هەر وەکو خۆی دەنووسمەوە دەستکاری ناکەم کەوانەکەی دەنووسم لێرە لە جیاتی ب دەنووسم 0.7 لەبەر چ بنووسم ب کە بزانم ب 0.7 جارانەکە وەکو خۆی دەنووسمەوە جاران هەیە لێرە پێنجەکەش هەر وەکو خۆی دەنووسمەوە ئەو جەکەوانەکەی خۆم دادەخەم چووکە کەوانەکە دیسان هەیە ئەم نیش دای دەخەم لێرە کۆیەکە وەکو خۆی دەینمە خوارێ ئەو جە د چەندە د 2.3 د 2.3 ئێستا تەواو تەمەشا دەکەم بزانم چ بکەم چ ئیشە چی بکەم پێشی هەموو شتێک ئەمن ناوکەوانەکەی چا دەکەم 5 جاران 7 دەکا 35 بەڵام ئەدی فاریزەی لە چێدانێم چونکە لێرە یەک خانم هەیە لە ڕاستی فاریزە لێرەش دەبی تەنیا یەک خانم هەبی لە ڕاستی فاریزەکەواتە فاریزەکە لێرە دادەندرێ 3.5 ئەو کۆیە وەکو خۆی دەینمە خوارێ ئەو جە 2.3 وەکو خۆی دەینمە خوارێ لە هەنگاوی دووەم ئێستا ئەو دوو ژمارانە کۆ دەکەمەوە دەبی فاریزە لە ژێر فاریزەی بی ژمارەکانی لای ڕاستی فاریزە لەگەڵ یەک کۆ دەکرێنەوە ئەوانەی لای چەپی فاریزە لەگەڵ یەک کۆ دەکرێنەوە تا هەرگیز ئەمن نابی ئەو پێنجەی کۆ بکەمەوە لەگەڵ دووی ئەوە نابی پێنجەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ سێەکەی 5 و 3 دەکا 8 فاریزەکە وەچی خۆی دێتە خوارێ ئەو جە 3 و 2 دەکا 5 واتە بڕەکە بووە چەند 5 فاریزە 8 لە 10 بێمە لای پرسیارەی 32 ب مانای چییە؟ مانای بچووکترین چەند جارەی هاوبەش بۆ هەردوو ژمارەی 8 و 12 ببینەوە بچووکترین چەند جارەی هاوبەش واتە چ ژمارەک دابەش دەکرێ بەسەر 8 و 12 بەبێ ماوە ژمارەکە ڕاستە ناوی بچووکترینە بەڵام هەرگیز نابی بچووکتربی لە گەورەترین ژمارە واتە هەرگیز نابی بیر بکەمەوە لە 11 و 2 و 9 و 8 شتیوە هەمیشە ژمارەکە یان وەکو ژمارە گەورەکەیە یان گەورەترە با بچم بزانم کو دەگەڕێم بە دوای بچووکترین چەند جارەی هاوبەش لۆ ئەو دوو ژمارەی هەشتەکم هەبوو 12 چیشم هەیە ئەو هاتۆزەک لە یەک دووریان دەنووسم ئەو جا هێمای دابەش ئەوها دەنووسم ئێستا ئەمن بیر دەکەمەوە لە ژمارەك ئەو دوو ژمارەی بەسەردا دابەشکەم بێگومان هەمیشە دوو باشە ئەگەر نەکرا سێ ئەگەر نەکرا چار ئەگەر نا 5 شتیوە ئەگەر دوو نەکرا چاریش ناکرێت هەمیشە ئێستا من ئەو دوو ژمارەی دەتوانم بەسەر دووی دابەشکەم دابەش دەکەم دەتوانم یەکسەر بەسەر چاریش دابەشکەم بەڵام با بە دووی دەست پێ بکەم 12 دابەش 2 لێرە دەنووسم دەکا 6 8 دابەش 2 لێرە دەنووسم دەکات 4 دیسان 4 و 6 بەسەر دووی دابەش دەکەم 6 دابەش 2 دەکا 3 4 دابەش 2 دەکات 2 ئەو جارەی یەکەچیان 2 یەکەچیان 3 جارێ هەتا پێم دەکرێت بەسەر دووی دابەش دەکەم ئەوەی نەکرا وەکو خۆی دەینووسمەوە ئەو جارەی دیسان بەسەر 2 3 بەسەر 2 دابەش نابی لەبەر هەندێ وەکو خۆی دەینووسمەوە بەڵام 2 دابەش 2 دەبی دەکاتە 1 ئێستا چ ماوە تەنیا 3 مایتەوە 3 کەش دیسان دابەشی
سێی دەکەم، سێ دابەش سێ یەک، ئەویت کەش هەر یەک بوو کە هەموو ژمارەکانم بووە یەک، ئەوجە دەزانم تەواو بوویمە. ئێستا چ دەکەم؟ ئەو ژمارانەی لە لای ڕاستی لە لای چەپی ئەو هێڵە ڕەشەینە جارانی یەکتریان دەکەم. واتە دوو جاران دوو چار، چار جاران دوو هەشت، هەشت جاران سێش 24. لێرە دەنووسم 24، ئەوجا دەزانم کە 24 بچووکترین ژمارەیە، بتوانم دابەشی کەم بەسەر 12 و بەسەر 8 بەبێ مانەوە. بێگومان بە ملیۆنان ژمارە هەیە، بەڵام 24 لە هەمویان کچکەترە. وەڵام 24 بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابەینی 8 و 12 ژمارە 24. پرسیاری 33 ئەو جارەی گەورەترین کۆڵکەی هاوبەش بۆ هەردوو ژمارەی 16 و 40 ببینەوە. گەورەترین کۆڵکەی هاوبەش ئەو جارەی بە پێچەوانە، واتە چ ژمارەک دەتوانم لە هەمان کات 16 و 40 بەسەر هەمان ژمارە دابەشکەم بەبێ مانەوە. ئەو جارەی ژمارەکان دابەش دەکەم بەسەر کۆڵکەکە. لێرە چەند جارەکە دابەش دەکەم بەسەر ئەو دوو ژمارەی، جیاوازیەکی زۆر هەیە. لێرە لە گەورەترین کۆڵکەی هاوبەش ژمارەکانی خۆم دابەش دەکەم بەسەر کۆڵکەی هاوبەش. با بچم بزانم ئەو جارەی کۆڵکەی هاوبەش دەبینمەوە لۆ 16 و 40. لێرە دەنووسم 16، لێرەش دەنووسم 40. هیچ کێشەنی ئەگەر لێرە نووسیم 40، لێرە نووسیم 16. هێڵەکی دەکێشم، هێڵی دابەش بە هەمان شێوە وەکو پێشتر، بەڵام لێرە تۆزێک جیاوازی هەیە. ئێستا ڕوونی دەکەمەوە. ئایا چ ژمارەکەیە بتوانم 40 و 16 بەسەر دابەشکەم بەبێ ماوە؟ بێگومان هەمیشە بە دووی دەست پێ دەکەم ئەگەر کرا. دوو باشە، کەواتە دوو، چونکە هەردووچیان دابەش دەکرێن بەسەر دوو. 16 دابەش دوو دەکاتە 8، 40 دابەش دوو دەکاتە 20. ئایا هەردوو ژمارەکە جووتە؟ ئایا دەتوانم دیسان بەسەر دوو؟ بەڵێ، دابەشیان دەکەم بەسەر دوو. 8 دابەش دوو 4، 20 دابەش دوو دەکاتە 10. زۆر باشە. دەتوانم دیسان بەسەر دووی دابەشکەم؟ بەڵێ، 4 دابەش دوو دەکات 2، 10 دابەش دوو دەکات 5. ئێستا لێرە زۆر گرنگە بزانین سەرنجمان ڕاست بدەینێ. لێرە ئەمن کە زانیم چی دیکە ناتوانم هەردوو ژمارەکە بەیەکەوە بەسەر دووی دابەشکەم، چونکە 5 دابەش ناکرێ، دەبی ڕاوەستم، نەکو وەکو پرسیارەکە پێشتر بەردەوام دەبووم، چونکە ئەو کات ئەمن دەگەڕام بە دوای بچووکترین چەند جارەی هاوبەش. لێرە ڕادەوەستم کە زانیم ناتوانم ئەو ژمارانەی کەماینەوە دابەشی 2 یان 3 یان 4 یان 5 یان هەردووچیان بەیەکەوە دەبی دابەشکەم، ناتوانم یەکەچی دابەشکەم ئەوی دیکە ببینێتەوە. کەواتە لێرە ستۆپ، ڕاوەستە. ئەوجە دەچم ئەو ژمارانەی بەدەستم هات لە لای چەپ جارانی یەکتری دەکەم. 2 جاران 2 4، 4 جاران 2 8، واتە 8
گەورەترین کۆڵکەیە کە بتوانم ژمارە 16 و ژمارە 40 بەسەردا بەشکەم. لە 8 گەورەتر هیچی دیکە نییە. گچکەتر هەیە 2 4 بەڵام 8 گەورەترین شتە، چونکە ئەگەر 16 دابەشی 8 کرد دەکاتە ئەوەی کەمایتەوە، ئەگەر 40 دابەشی 8 کرد دەکاتە ئەوەی کەمایتەوە، دەکاتە 5 لێرەش دەکاتە 2. ئەو پرسیارەش تەواو بووم. ئێستا دەچمە لای ئامادەبوون. پرسیاری 34 لە پاکەتێک 12 پێنووس هەیە کە ڕەنگاوڕەنگن. ئایا ئەمن دەبی چەند پاکەتی بکڕم ئەگەر پێویستیم بە 132 پێنووسی بوو؟ زۆر ئاسانە. 132 دابەشی 12 دەکەم. 132 دابەشی 12 دەکەم هەتا بزانم چەند پاکەتی دەبی بکڕم. 2 ئەگەر 2 پاکەتی بکڕم 24 بەدەست دێ. ئەگەر 10 پاکەتی بکڕم 120 بەدەست دێ، واتە دەبی لە 10 زۆرتر بی. 132 دابەشی 12 دەکەم. 13 دابەش 12 1 دەمینێتەوە. 12 دابەش 12 1 کەواتە ئەمن دەبی 11 پاکەتی بکڕم. هەتا بزانم ڕاستم کردێ یان نا 11 جارانی 12 دەکەم. ئەگەر کردێ 132 ئەوە زۆر باشە، ئەگەر نەیکرد ئەوە هەڵم کردیە. 11 پاکەتی بکڕم، هەر پاکەتەی 12 پێنووسی لە ناو هەیە، 132 پێنووسم هەیە و پرسیارەکەشم شی کار کرد. خوێندکاری ژیر، هیوادارم ڕوونکردنەوەکانم ڕۆن بی و ئەو پرسیارانەی کە نەمتوانی بە باشی ڕوونیان بکەمەوە گفتوگۆ بکەی لەگەڵ مامۆستایەکەت لۆ ڕوونکردنەوەیان و لە هەمان کات ببووری لە کەم و کورتیەکانم ئەگەر هەبن و دێمە کۆتایی هاتمە کۆتایی ئەو لاپەڕە 85 لەوانەی داهاتوو باسی لاپەڕە چی نوێ وانەیەکی نوێ هەتا ئەو کات هەر بژی.